سەرڕای پێدانی کەمی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان بەڕێوەبەرایەتی کارەبای گشتی شارەزور بە ئامانگی لەگەڵ ئیدارەی پارێزگا و بەڕێوەبەری ناحیەکان بەنیازە جۆزەی 16 ئەمپێری بۆ تەواوی ماڵەکانی سنووری پارێزگای هەڵەبجە دابین بکات. من نازانم ماڵی سەسەلاجی داگیرستان و تەلەڤیزیۆنی داگیرستان و سپلیتی داگیرستان و بەڕێوەبەری گشتی کارەبای شارەزوریش دەڵێت جۆزەی 16 ئەمپێریەکە توانای ڕاکێشانی 20 ئەمپێریەیە و دانانی جۆزەکەش سوودی بۆ هاوڵاتیان و بەڕێوەبەرایەتیەکەشیانەیە و ئەوەشی وت لە دوای دانانی جۆزەکەش ناتوانن کارەبای بەردەوام بدەن بەڵکو زیادکردنی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی پەیوەستە بە زیاد بەرەمێنانی کارەباوە. ئێمە ناتوانین با بڵێن کاتەکەی بە تەواوی دیاری بکەین چونکە دەکەوێتە سەر چۆنیەتی بەکارهێنانی هاوڵاتیان هەتا هاوڵاتیان کەمتر بەکاربهێن و هاوکاریمان بکەن لە سەرکەوتنی ئەم پرۆسەیە دڵنیان ئێمە کە کارەبا بەڕادەیەکی زۆر زیاد دەکا. ئێمە ئێستا بەپێی ئەو بۆ چوونانە بەپێی ئەو تەخمینانەی کە کردومانە چونکە دوو لایەنی تێکەوێ یەکەم لایەنەوەی کە هاوڵاتی چەند سەرفەکە دووەم هەتا شارەکان گەورەکانی ژوردە دەبێنە بەرنامەی جۆزەوە دیارە بەرنامە فەرقەخە ئێمە هەموو لە مەوسمەکانە بەپێی بەرنامەکانی پێشوو دوو هێندێ و کاتانە ئینشەڵا کارەبا بێ و بە زیاتریشەوە. گەرچی هاوڵاتیان متمانیان بە ئەنگاوەکانی حکوومەت نەماوە بەڵام دانانی جۆزەی 16 ئەمپێری لە سنووری پارێزگای هەڵەبجە ڕاوسەرنجی هاوڵاتیانی لەسەر وەردەگیرێت. لای خۆیانەوە هاوڵاتیان دەڵێن ئەگەر کاتژمێرەکانی کارەبا زیاد بکات ئەوە ئامادەن ئەو جۆزانە بۆ ماڵەکانیان دابنێن لە هەمان کاتیشدا حکوومەت بەڵێن نادات کارەبای هەمیشەیی بۆ هەڵەبجە لە دوای دانانی جۆزە 16 ئەمپێریەکەشەوە بە هاوڵاتیان بدات. 16 ئەمپێری ئەگەر بێت و بچێتە بواری جێبەجێکردنەوە و ڕاست 16 ئەمپێر بگاتە ماڵان ئەوە زۆر باشە. بەڵام ئێمە لە ئیشم حکوومەتە زۆرە ترسین ئەڵێ 16 ئەمپێر دوای بۆی 8 ئەمپێرمان باتێ یان دوای بۆ هەیە 8 ئەمپێرەکەیش نەمێنێ. ئەگەر هاتوو 16 ئەمپێریاندا ئەم 16 ئەمپێرە بە 24 کاتژمێرەکە بەردەوام هەبێ ئەوە ئێمە دەستخۆشی لەکەین وەکو هاوڵاتیانی خەڵکی هەڵەبجە. بەڵام ئەگەر بەردەوام نەبێ هەر ئێستا نەیکەن باشە. هەر ئێستا پەشیمان بن و حکوومەت نەیکا بار 4-5 ساعتە کارەبادا ئەوە بێ. اینجا سووتاندن و یەکێ لە سەبەبی ڕئیسیم 16 ئەمپێر ئەگەر کارەبا بەردەوام بێت چونکە کوژانەوەی کەمتر ئەبێ وەسایلی ناوماڵ ناسووتێ. ئێستا بگرە زۆر کەس ئێستا بڕۆ ناو ئەو تەسلیحچیانە سەلاجە تەلەڤیزیۆن هەمووی چاکەکرێ هۆی بڕین و بەرزبوونەوە نزمبوونەوەی ڤۆڵتیاتە. لە قەزای ناوەندی هەڵەبجە زیاتر لە 30,000 ئاوبەشی کارەبای نیشتیمانی هەیە و 24 مۆلیدەی ئالیش کارەبا بە هاوڵاتیان دەدەن. لە ساڵانی ڕابردوودا لە چەند شار و شارۆچکە یەکدانانی جۆزەی 20 ئەمپێری و کارەبای هەمیشەیی ئەزمون کرا و تا ڕادەیەک سەرکەوتوو بووە. بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارەش لە ڕێگەی لیژنەوە ڕای هاوڵاتیانی سنووری پارێزگاکە بۆ دانانی جۆزەکە وەردەگیرێت. 4 مانگی 5 مانگی ئێمە توانین بە 24 ساعت کارەبا بین. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.